لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 101 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئەوەی ئازی سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم فإن آمنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا وإن تولوا فإنما هم في شقاق فسيكفيكهم الله وهو السميع العليم. بەڕێ خۆشەویستان لە ئاەتی پێشووتر خوای گەورە سوبحانەهو وتەعالە فێری کردین بە فەخر و شانازیەوە ئەو عەقیدەی کەوا خوای گەورە هیدایەتی داینە، ئەو بیر و باوەڕ و ئەو مەنهەجەی کە خوای گەورە هیدایەتی داینە بە فەخر و شانازی و ئیعلانی بکەین و بڵێین ئیمانمان بە زاتی ئەڵڵاه هەیە سوبحانەهو وتەعالە و بەو کتێبەی لە بۆمان دابەزیەوە هەروە ئەو کتێبانەی لە بۆ باقی پێغەمبەرانی کە و پێشی پێغەمبەریمە صلی الله عليه وسلم دابەزیە و هەروە ئێمە تەسلیمی فەرمانی خوای گەورە بووینە. ئیتر ئەوە مەطلوبە لە هەموو بەندێک لە بەرامبەر خوای گەورە سوبحانەهو وتەعالە وەکو حەقی خوای گەورە ئەوەیەکەوە ئەو بەندەیە وەکو بەندەیەک بەندایەتی بنوێت لە بەخوای گەورە تەسلیمی هەموو فەرمانەکانی خوابی. ئیتر ئەوان کاتێکەوە کولایەت پێشترێ خوای گەورە فەرمووی کە ئەوان دەڵێن ببنە جوولەکە یان ببنە دییان ئەو جە هیدایەت وەدەگرن، خوای گەورە دەفەرمێ نەخێر، هیدایەتی تەواو لەوەی دایکەوە لە بۆ پێغەمبەرەکەتان دابەزێ صلی الله عليه وسلم تەسلیم بوونە لە بۆ خوا. ئیتر ئەگەر ئەوانیش فإن آمنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا کەواتە کاتێک کە ئەوان دەڵێن ببنە جوولەکە یان ببنە دییان تەهتەدوو، خوای گەورە دەفەرمێ نەخێر، هیدایەت لەوەیدا ئەگەر ئەوانیش بێن ئیمان بینن وەکو ئیمانەکەین گۆ، ئەگەر ئەوانیش بێن ئیمان بینن وەکو ئیمانەکەین گۆ، کەواتە بەو شێوەی وەکو ئاەتی پێشترێ ئەگەر ئەوانیش ئیمان بینن بڵێن ئیمانمان بەخوا هەیە سوبحانەهو وتەعالە و هەروەها بەو کتێبەی لە بۆ کە تا پێغەمبەر هاتێ و ئەوجا بەو کتێبانەی کەوا لە بۆ پێغەمبەران پێشووتر هاتێ ئەگەر ئەوانیش بەو شێوەی ئیمان بین واتە موسڵمان بوون فەقەد اهتەدەو، ئەوجا ئەوان بەڕاستی ڕێگای هیدایەتیان گرتەبەر و ڕێگای هیدایەتیان دۆزیەوە، کەواتەوە خوای گەورە ڕەدیان دەداتەوە سوبحانەهو وتەعالە. نەخێر هیدایەت لەو ئیسلامەیدا ئەگەر بێت و ئەوانش ئیمان بینن وەکو ئیمانین گۆ بەو شێوەی ئەوجا فەقەد اهتەدەو وئین تەوەلەو ئەدی ئەگەر پشتیان تێکرد ئەدی ئەگەر ئامادە نەبوون بەو شێوەی ئیمان بینن وەکو مەطلوبە کەوا لە دوای هاتنی پێغەمبەریمە صلی الله عليه وسلم لە هەموو بەشەریەت داوا کرایە کەوا فعلا متبعی ئەو پێغەمبەرەی بن صلی الله عليه وسلم بەرەوەی وەکو ئومەتی دعوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو عالەمینە، هەموو خەڵکیە بە جوولەکە و بە دییان و بە مشریک و هەر هەمووی ئەو پێیان گوت ئومەتی دعوە، واتە خوای گەورە سوبحانەهو وتەعالە پێغەمبەری ناردی صلی الله عليه وسلم لە بۆ هەموو ئەوانە، بەڵام ئومەتی ئیجابە ئەو ئومەتەنەکەوە واتە ئەوانە هەمووی مەطلوبە لێیان، بەڵام چێیە کە ئیجابەی دەکا ئەوەیەکەوە موسڵمانەکانن وەڵامی بانگەوازەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەدەنەوە. ئەدیگەر پشتیان تێکرد فإنما هم في شقاق، ئەگەر پشتیان تێکرد ئەوە لە هیچ شتێکدانین، فإنما لێرە فەکە تعقیبە و ئینەماکە لە بۆ حەسرە، لە هیچ شتێکدانینە ئەگەر بێت و پشتیان تێکرد تەنها لەوە نەبی لە شقاقدانە. شقاق لە شق هاتیە واتە بە معنای جانب دێ، واتە لەو حاڵەتەی ئەنگۆ لێک جودانە، ئەگەر ئەوان پشتیان تێتان کرد ئەوە ئەنگۆ لێک جودانە، فإنما هم في شقاق أنتم في شق وهم في شق آخر، ئەنگۆ لە جانبێکدانە ئەوانیش لە جانبێک سەنگەرتان لێک جودایە. وەکو زانان دەفەرمون شقاق بە معنای ئەو خلافە دێ، ئەو خلافەی کەوا لە نێوان دوو کۆمەڵ و دوو جەماعەت و یاخود دوو کەس هەیە، بەڵام هەر یەک لەوانە دەیەوێت مەشەقەت لە بۆ مقابلەکەی دروست بکە، کەواتە لێ دەڵێن شقاق ئەو خلافەیە کەوا عەداوەتیشی لەگەڵدایە، ئەو خلافەیە کەوا عەداوەتیشی تێدا هەیە. لێیە خوای گەورە دەفەرمی ئەگەر پشتیان تێکرد لەو دینەی ئامادە نەبوون پابەند بن بە
ئەو تەوجیهاتێکەوە لە کۆتا کتێب و لەسەر زمانی کۆتا پێغەمبەر هاتی عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەوە بەڕاستی ئەوانە لە شیقاقدا نەکەر خلافێ شیقاقە کەواتە بە زۆر مهمە بەڕاستی بەو شێوەی تێبگەن کە خوا دەفەرمی سوبحانه وتعالى حقیقەتی سیراع لە بینی ئەهلی ئیسلام و ئومەتەکانی پێشووتر لەگەڵ با بڵێن ئەهلی کتابی پێشووتر وەکو جوولەکەودیان با بزان کەوا خوای گەورە بە خلاف باسی ناکە بە شیقاق باسی کردیە کەواتە ئەوە خلافێکە کەوا عەداوەتی لەگەڵدایە ئەگەر نا ئەوان چاک دەزان ئەوە حەقەکەیە کە خوای گەورە دەیوێت سوبحانه وتعالى و خەبەریشیان پێدرایە بەڵام ئامادەنین پابەند بن لەبەر ئەوەی کەوا ئەوان عەداوەت و دوژمنایەتی لەگەڵ دینی خوا دەکەن سوبحانه وتعالى وجە بەتەئکید لەگەڵ مسلمانانیش دەیکەواتە فإنما هم في شقاق فسيكفيكهم الله لۆ یەکسەر لە پاشەوە فسيكفيكهم الله کەواتە کاتێک ئەوان ئیمان ناینن بەو شێوەیە کە ئەنگۆ ئیمان دەینن ئامادەنین پابەند بن بە قورئانی پیرۆز و متبعی پێغەمبەر بن صلی الله عليه وسلم لەو حاڵەتەی ئەوان لە خلاف و لە عەداوەتێکدانە بە هەموو شێوەیەک محاولە دەکەن کەەوە دوژمنایەتیتان بکەن و زەرەرتان پێ بگەینن لێرە پاشەوە فسيكفيكهم الله سبحانه وتعالى کافیە لە بۆنگۆکەوە بتان پارێزی لە تەخطیت و لە کەید و لە پیلان و لە دوژمنایەتی ئەوان فسيكفيكهم الله کەواتە زۆر گرنگە ئەوە بڕاستی ئەوەلەن لە بۆ ڕەسوول الله صلی الله عليه وسلم فعلا کەوا متبعی ئەو دینە یەکەم کەس بەخۆیتی وأنا أول المسلمين ئیتر پێغەمبەر صلی الله عليه وسلم فسيكفيكهم الله خوا دەیپارێزێ سوبحانه وتعالى بەرامبەر بە عەداوەتی ئەهلی کتاب و لە دوای ئەویش مسلمانان لە قەدەر ئەوەی کەوا ئیمانیان بەخوا هەیە سوبحانه وتعالى وەکو لە سەرەتایەت کە فەئین ئامەنوا بمثل ما آمنتم به کەواتە لە قەدەر ئەوەی کەوا ئیماندان و ملزەمن بە تەوجیهاتی قورئان و سنە فسيكفيكهم الله خوای گەورە دەتان پارێزی لە کەید و پیلان و تەخطیتی ئەوان کەواتە لە قەدەر پابەندبوونتان بە ئیمان وەکو لە جێگای دیکەش ولا تهنوا ولا تحزنوا وأنتم الأعلون إن كنتم مؤمنين لقدر إيمان داري وهروها وكان حقا علينا نصر المؤمنين وكذلك ننجي المؤمنين هموي خواهي ربطي كده بإيمان كواتا أجر بيتو زرر ما بيجيش بدستي زولة كوديان بزانا خلل إيمان كمان هي أجر نا خواهي جورا كفارتي كردية فسيكفيكهم الله خوا سبحانه وتعالى كافية لو يكوان لدجمناتي أوان بتباريزي لدجمناتي أوان بتباريزي بتايبتي نتوان تأثير لإيمانك تام بكنو انحراف تام بيبكن بلكو لسر أو إيمانك خوا دي بجيان وبمرن إتر أجر وكو وتمان خلل كاتك أوان توانيان زرر ما بيبقين زرر بدين ما بقين بزان أو خلل لإيمانك بان هي أجر نا خواي جور فسيكفيكهم الله وهو السميع العليم بل أو الله سبحانه وتعالى كوا فسيكفيكهم كبراستي كافية لبوتو هل أو ذاتي السميع العليم شا كوا تلبو اطمئنان أو خدا آقادار بهموش تكان همو كيدو بيلان كان يعني بيستيو هر هموش آقاداره كوا تخواي جور سبحانه وتعالى آقادار نيتكانش يعني وهمو بيلان كان كوا دايد الرجن ئەگەر لە تاریکایی شەو بوو لە ناو حەفت ژووری لەسەر یەک داخراو بوو ئەوە خوای گەورە دەیبیستی سبحانه وتعالى خوای گەورە دەیبیستی سبحانه وتعالى لەبەرەوەی غەیب و شەهادە لە بۆ خوای گەورە هەر یەکە ئاشکراو نهێنی لە بۆ خوای گەورە هەر یەکە ئەوەی کەوا دەری دەبڕیان لە ناو دڵتە هەر یەکە لە بۆ خوای گەورە سبحانه وتعالى ئیتر پشت بەو خوای ببەستە کەوا خوای گەورە السەمیع العەلیمە دەبیستی هەموو قسەکانی ئەوان و عەلیمیشە ئاگادار بە نیەتەکانیشیان لێ پشتی پێبەستە و ئارام بە کەواتە سیقەی پێ بکە پشتی پێ ببەستە و هەروەها لە هەمان کاتدا خوای گەورە سوبحانه وتعالى کاتێک کە فسيكفيكهم الله خوای گەورە سەمیع و عەلیم بەرامبەر بەنگۆش کەواتە ئاگادارە و قسەکانتان دەبیستی و نیەتەکانیشتان دەزانی لە قەدەر ئەوەی کەوا پابەند بن بەو ئیمانەی لقدر أوي كوا بابن بإيمان خواي جور فسيكفيكهم الله لقدر أوي كوا اشتيك بلين خواي جور سبحانه وتعالى كهموي دبستي بينا راضي بي ياخذ نيتي شي خلافتان بالتأكيد أو خلل لو حالتي دروز دبي شرطك لا يتجي تاوك خواي جورا أو كفاية تام ببخشي وبتام باريزي أو زاد فرمي صبغة الله ومن أحسن من الله صبغة ونحن له عابدون صبغة الله تسيا
صبغ دیارە هەر لە زمانی خۆشمان بە مانای بۆیە و بۆیاغ و سوبغ دێ سیبغ ئەوەیە کە هەمان دەزانین ڕەنگێکە ئیتر بە چ لێک درایتەوە لێرە وەکو زانایان دەفەرمون واتە بە دینی خوا یاخود ئەو ئیمانی کەوا لە سەرەتادا باسی کرد خوای گەورە بڵێن ئامەنا بالله ئیتر دینی خوا و ئەو ئیمان و هیدایەتەی کە خوای گەورە هیدایەتی داینە ئیتر ئەوە صبغة الله صبغة الله دیارە وەکو لە سەرەتادا کە فەرمووی وقالوا كونوا هودا أو نصارى تهتدوا ببنە جوولەکەیان دیان هیدایەت وەردەگرن دیارە لە ناو جوولەکان و لە ناو دیانان بە تایبەتی ئەوەی کە لە نەسرانیەت باز دەکرێت کە ئەوانش لە جوولەکان وەرگرتیە دەڵێن گوایە کەسێک کە دەبیتە نەسرانی یاخود منداڵەکانی خۆیان لە سەرەتادا کە بەعتیبار بیان کەنە نەسرانی کەوەش بەڵگەیە لەسەر ئەوەی ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی کە هەموو منداڵێک لەسەر فیترەتی خواناسی لەدایک دەبی بەڵام ئەوجا دایک و بابی دەیکەنە جوولەکە یان دیان دەیکەنە مەجووسی کەواتە لە ئەسڵەوە موسڵمانە ئیتر ئەوان منداڵەکانیان بە چ شێوەیە دەکەنە نەسرانی دەڵێ ئاوێکیان هەیە کەوا ڕەنگێکی تێدایە والله ئەعلەم وەکو ڕەنگێکی زەرد لە هەندێک مەسادر باز دەکرێت ئیتر دێن ئەو منداڵەیان لە مەراسیمێک لە کەنیسەکان کە دەگاتە عمرێکی دیاریکراو بەو ئاوە دەیشۆنەوە و بە زەیتێک کەوا پێدەنی زەیتێکی مقدسە چەوری دەکەن ئەو جا دەڵێن ئەوە بووە نەسرانی دیارە ئەوەشیان لە جوولەکەکان وەرگرتیە خدا لە پێشی ئەوان جوولەکان ئەو شتانیان کردیە ئیتر ئەو با بڵێن پرۆسەیە و یاخود ئەو کردەوەیە پێی دەگوترێت تەعمید یاخود ئاوەکە بێت مەعمودیە ئیتر هەر کەسێکیش کەوا دواتر لە هەر دینێشێکی کە ببیتە نەسرانی بەو شێوەی بەو ئاوەی دەیشۆنەوە تەعمیدی دەکەن و یاخود بە مەعمودیە دەیشۆنە و گوتمان ئاوێکە ڕەنگێکی زەردی پێوە ئەوجا دەڵێن ئەوە بۆ نەسرانی خوای گەورە سبحانه وتعالى کاتێک کە ئەوان دەڵێن وەرن ببنە نەسرانی یاخود وەرن ببنە جوولەکە تەهتەدوا خوای گەورە نەخێر ئەوها نییە بەڵکو ئەو سبغەینگۆمان پێویست نییە ئەوەی ئێمە پێی نێدراینە ئەوەی کەوا ئێمە خوای گەورە سبحانه وتعالى تەکلیفی لێکردین و هیدایەتی داینە کە بریتە لە دینی ئیسلام سیبغەی بەشەر نییە وەکو جوولەکە و وەکو دیانان بین ئاوێکی بگرینەوە بەو ئاوە ئینسانەکە بکەینە موسڵمان نا بەڵکو ئەوەی کە خوای گەورە سبحانه وتعالى بۆ ئێمەی دانایە صبغة اللهە بۆی کەوا خوا سبحانه وتعالى با بڵێن ئەو ڕەنگەی بە ئێمە بەخشیە کە بریتە لە دینەکەی ئەو ڕەنگەی بە ئێمە بەخشە کە بریتە لە شەریعەتەکەی وەکو زانایان زۆر جوان باس دەکەن دەڵێن صبغة الله واتە صبغ چ صفەتێکی هەیە صبغ کە لە هەر شتێکی دەدەی ڕەنگەکەی لەسەر بە دیار دەکەوی کەواتە هەلوێ پێگوترا صبغ و ڕەنگەکەی بە دیار دەکەوی ڕەنگی ئەو شتە دەگۆڕی و هەروە صبغ لێ پێگوترا صبغ لەبەرەوەی کاتێکەوە لەگەڵ شتێکی وەکو قوماش تێکەڵ دەبیتن ئەو قوماشە دەیخواتە وەکو ئیسفەنجێک دەیخواتەوە تێکەڵ بە تەرکیباتەکەی دەبی ئیتر ئەو صبغەی خوای گەورە سبحانه وتعالى ئەو دینەی خوای گەورە ئەو هیدایەتەی کەوا لە بۆ کەسانێک هاتیە و قبولی دەکەن و خوای گەورە هیدایەتی تەوفیقیان پێدەدا هەردوو صفەتی لێ دێتە جێ وەکو قوماشێک کەوا صبغ لەگەڵ تێکەڵ دەبی لەگەڵ دڕ و دەرونیان تێکەڵ دەبی ئەو ئیمانە و هەروەکو صبغی اعتیادی ڕەنگ دەداتەوە بە هەمان شێوە ئەو دینە کاتێکەوە کەسێک لەگەڵ دڵ و دەرونی تێکەڵاو بوو ئەوجا ڕەنگ دەداتەوە چ ژن چ پیاو لێ تەماشا دەکەی دروشم هەیە لە ئیسلامدا مسلمان و غەیرە مسلمان لە دوورەوە دەناسرێتەوە ئەوە ئافرەتەوە بە حیجابەکەی و بە نیقابەکەی دەناسرێتەوە ئەوە پیاوە بە ڕیشەکەی و بە شێوە و شێواز و هەڵسوکەوتەکەی دەناسرێتەوە کەواتە دینی خوای گەورە سبحانه وتعالى صبغەیە لەگەڵ دڕ و دەروون تێکەڵاو دەبی و هەروەها ڕەنگەکەشی بە دیار دەکەوی ڕەنگەکەشی بە دیار دەکەویتن ئەسڵ و دینی خوای بەو شێوەی هەم لە دڵ و دەروونە وەکو اعتیقاد و بیر و باوەڕێک لەگەڵ دڵ و دەروونت تێکەڵاوبی هەم لەسەر شێواز و سەمتی خارجیت بە دیار بکەویتن بەو شێوە بە دیار بکەوی کە خوا دەیەوێ ئەوجا چ ژن و چ پیاو ئەسڵ لە دینی خوای گەورە ئەوها مەگەر لە هەندێک حاڵاتی ئیستثنائی کەوا وا پێویست بکاتن ئینسان ئەو شێوازەی کە خوا دەیەوێ سبحانه وتعالى ئەوەی کە لە پێغەمبەر بە دیار کەوتێ صلی الله عليه وسلم ئەگەر بێوێ لە جێگایەک یاخود لە کاتێکدا ئەگە بزانی زۆر بە گەورە لەسەر یاخود زۆر بە گران لەسەری دەوەسیتن وەکو زانایان دەفەرمون لەو حاڵەتەی لەوانەیە ڕوخسەتی پێدرابیتن کە هەندێک لەو شەعائیر و دروشمانەی ظاهری لە خۆی بە دیار نەیەخی بە هەر حاڵ ئەو ئەسلی دینی خوای گەورەیە صبغة الله وەکو زانایان دەفەرمون مانایەکەوەی ئەی كونوا على صبغة الله كواتە بەو شێوەیە بن کە خوا دەیەوێ سبحانه وتعالى یاخود ئەوەی ما نحن عليه صبغة الله
ئەوەی ئێمە لەسەری داین ئەوەی ئێمە پەیڕەوی دەکەین صبغة الله ومن أحسن من الله صبغة چێ لە خوا سبحانه وتعالى چاکترە کاتێکەوە کەسانێک صبغ بکە بەو دینەی کەسانێک ڕنگ بکە بەو دینەی کە بەخۆی دەیەوێت سبحانه وتعالى نەک ئەو صبغەی کەوا جوولەکە دەیکا نەک ئەو صبغەی کەوا نەسرانیەکان دەیکەن کەوا شتێکی ظاهری بێمەعنایە بەڵام دینی خوا سبحانه وتعالى ئەو ڕەنگەی کە خوای گەورە لە بەندەکانی دەوێتن ئەوەی کەوا لە ناو دڵ و دەرونیان تێکەڵاو دەکا و هەروە لەسەر شێوازی خارجیان بەدیار دەکەوی و هیچ کەسێکش لە خوای گەورە بە تەئکید باشتر نییە کەوا دین لە بۆ بەندەکانی دابنێ ونحن له عابدون وإيمش إيمي إيمان دار ديسان دفرمي بفخر وشانازي وبلن ونحن له إيما لبو أو خدايا بنداتي دكين بنداتي لبو غير خواناكن كواتا وش تعريضة ديسان لبو أهل الكتاب كوا أوان فعلا بنداتين لبو غير خوايا شريك لبو خوا بيداتك والعياذ بالله برام إيما همو عبادات كان مان قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت وأنا أول المسلمين كواتا ونحن له عابدون أمين كوا بنداتي لبو خوا دكين سبحانه وتعالى ديال وينجو كوا بنداتي تن لبو غير خوايا وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون